خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. سەرەتا بە ناوی خۆم و هاوکارانم هاتنەوەی جەژنی نەورۆز و سەری ساڵی نوێی کوردی لە یەکە بە یەکەی کوردستانیان پیرۆز دەکەین. هیوادارین هەموو ساڵێک بەخۆشی و خۆشگوزەرانی و بتواندرێت کێشەکانی خەڵک لە هاتنی ساڵی نوێی کوردی چارەسەر بکرێن، بەجددی بیر لە ژیان و ژیاری خەڵک بکرێتەوە. ئەمڕۆ ڕای ئەوەی کە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاوای کوردستانیش ئاگری نەورۆز کرا و شایی و هەڵپەرچێ، بەڵام لە دڵی هەر کوردستانیەک لە هەرێمی کوردستان و لە شارە جیاجەکانی هەرێمی کوردستان نیگەرانی هەبوو، نیگەرانی لە ئاسکەمی خزمەتگوزاری. بەڵحاڵ سبەی ڕۆژی گەشت و سەیرانە بە بۆنەی هاتنی یەکەم ڕۆژی وەرزی بەهار و ماڵاواییکردن لە وەرزی زستان. کۆمەڵێک ئامادەکاری، کۆمەڵێک ڕێنمایی، کۆمەڵێک وردەکاری پێویستە بۆ ئەوەی کە ئایا لانە پەیوەندیدارەکان لە ناوچە گەشتیاریەکان لە شار و شارۆچکەکان هاتوچۆ چی کردو بۆ ئەوەی بتوانێت کە هاوڵاتیان بتوانن لەو ڕۆژە داوانەی کە قەستی گەشت و سەیرانەکەن بتوانن کە ڕۆژێکی ئارام و سەلامەت بەسەر بن. میوانەکانی ئەم شەوی پانۆڕامە لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز عەقید بەختیار محەممەد و تەبێژی هاتوچۆی سلێمانی. بەختیار زۆر سپاس بۆ بەڕێستان. هەروەها لە ئیدارەی گەرمیانەوە بەڕێز جەلال شێخ نووری سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان لەگەڵمانە بێ بەڕێزیشان. سوپاس بۆ بەڕێزیان. هەوڵەدەم بۆ ئەوەی ئامادەکاریەکانی نەورۆز لە باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستانیش لەگەڵ هەرێک لە فورات و داراش لە ناو بەرنامەکەیە قسە بکەین. بە ڕوخسەتی کاک بەختیار لەگەڵ کاک شێخ جەلال قسە بکەین. کاک جەلال ئەم کاتت باش ئامادەکاریەکانی ئێوە ینی ئەوەی کە لە قەڵای شێروانە بینیمان منەظەم بوو، شتێکی جوان بوو، ینی گەرمیانیەکان نەورۆزێکی ڕازاوەیان دروست کرد بوو. پیرۆزباییتان لە یەکەین. چ ئامادەکاریەکتان کردووە بۆ ڕۆژان جەژن، ینی بۆ ڕۆژانی گەشت و سەیران، بۆ ئەوەی کە خەڵک بتوانێت کە لە هەموو بوارەکانەوە ئامادەکاری بۆ کرابێ یان ڕێخستنی بۆ کرابێ؟ زۆر سپاس. سەرەتا جەژنی نەورۆز و سەری ساڵی کوردی لە هەمووان پیرۆز دەکەین، بە تایبەتی کەس و کاری سەربەرزی شەهیدان و ئەنفارکراوان و زندانیانی سیاسی و پێشمەرگە و سەرجەمچین و توێژەکانی کوردستان بەگشتی و بە تایبەتی گەرمیان و دەوروبەری. بێگومان خۆتان نازانن سبەینێ یەکەم ڕۆژی نەورۆزە و بە تایبەتی هاوڵاتیانی کوردستان بەگشتی و گەرمیانش بە تایبەتی ئەتوانم بڵێن لە 2 ساڵی ڕابردووە لە ماڵە کەرەنتینە بوون بە حکمی چەند بارودۆخێک کە بوونی ڤایرۆسی کۆرۆنا ئەتوانم بڵێم قەیرانی دارایی. ئەم ساڵ من ئەبینم کە هاوڵاتیان بە زۆری بچنە دەرەوە، بۆیە دەستگا پەیوەنددارەکان و لایەنە پەیوەنددارەکان ڕاست پێدراون کە ئەوەیەکی سەرشادیانە جێبەجێ بکەن، بە تایبەتی دەستگا ئەمنیەکان بۆ دڵنیایی هاوڵاتیان و بە تایبەتی پۆلیسی هاتوچۆ کە ڕێشۆنی پێویست بگرێتە بەر و مەفرەزەکانە لە شوێنە جاجەکانە، لە شوێنە گەشتیارەکانە، لە شوێنە قەرباڵغەکانە، لە دەواازەکانە پۆلیسەکانیان لەوێ هاوکاری هاوڵاتیان بکەن، بە تایبەتی شۆفێران. ئەمە لەلایەک و لەلایەکی تریش بەرەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی ئیدارەی گەرمیان لە چەند ڕۆژی ڕابردوو ئاگادارێکی لێدا کە بۆ یەکەم ڕۆژ بە تایبەتی ڕەنگە دووەم ڕۆژی هەر قەرەباڵغیوە بێتە ئارایەوە کە ڕێگە نەدرێ بە ڕۆشتنی ئۆتۆمبیلی بار هەڵگر بە تایبەتی تەنکەرەکان و ماتۆرسکل کە بە ئاراستەی چوونا بۆ ناوچە گەشتیارەکانە. ئەمە هەم ئاسانکاریەکە بۆ شۆفێرانی ئەوانەی کاچنە دەرەوە گەشتەکەن و هەم دڵنیاییەکە بۆی خوا نەخوازرا ڕووداوی نەخوازرا و نێتاراوە. بەڵێ ئێشگری بۆ مەسەلەن خەڵکێک لە ماڵ و حاڵی خۆی بۆی ئەمین بێت کە ڕواتە دەرەوەی ئیدارەی گەرمیان ئەچێتە ناوچە گەشتیاریەکان، چ پلانێک هەیە بۆ ئەوەی کار ڕێگری بکرێت لە حاڵەتی نەخوازرا و دزی و کۆمەڵێک بابەتی لەو جۆرە؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە دەستگامەکان چاوکراون و
مەفرەزە و خەفارەتی خۆیان ئەبێ و هێزی تایبەتیشان ئەبێ بۆ گەڕان لە ناو کۆڵان و لە شوێنەکاندا کە هاوڵاتیان دڵنیا بن لەوەی کە هیچ ڕووداوێکی نەخوازرا و دزینی ماڵ و کاری لەو شێوە ڕوونەدا و لە هەمان کاتە تەندروستیش کەوتۆتە حاڵەتی ئامادەباشیەوە نەخۆشخانەکانن بە تایبەتی فریاکەوتن و ئەمبڵانسیان ئەبێ لە شوێنە جاجەکانە ئەوەی شەر دڵنیایەکە بۆی هاوڵاتیان کە وابزانن دەستگامنەکان لە خزمەتیان نابنن بۆ ڕۆژانی نەورۆز و ڕۆژانی دوای. بەڵێ کاک شێخ جەلال ینی ئەمڕۆ تەنها گەرمیانیەکان بوون یادی ینی ئاگری نەورۆزیان کردو لە قەڵای شێوانە یاخود ینی ئەو شوێنانەی کە نزیکن لە گەرمیانەوە مەسەلەن عەرەبیتیانە بوو عەرەبیش هات بەشداری بکە. بێگومان عەرەبیشیتیا بوو بەڵام ئەو عەرەبانن کە ماوەیەکی زۆرە لە شاری کەلار نیشتەجێ بن تەمانەوە بە ڕێژەیەکی زۆر کەمە بەڵام ئەوەی کە دڵخۆشی کردن ئەمڕۆ هەر گەرمیان بوو و شاری کەلار و دەوروبەری بێ بە تایبەتی لە شاری کەفریش بە هەمان شێوە لەوێش بۆنەیەکی خنجیلانە بەڕێوە چوو و بینیتان لەسەر قەڵای شێوانە جۆش و خڕۆشێکی زۆر و هاوڵاتیان پێویستیان بەوەیە کە پشوویەک بدەن لە ڕووی ئەوە کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ومان قەیرانی دارایی و بوونی ڤایرۆسی کۆرۆنا وای کردبوو هاوڵاتیانیان کەرەنتینە کردبوو وای کردبوو هاوڵاتیان نەتوانن بچنە دەرەوە بۆ شوێنە گەشتیارەکانەوە بۆ نەو بۆ ئاهەنگەکان ئەمڕۆ بینیت قەڵای شێوانە قەرباڵغێکی زۆری پێوە بوو و پێوە دیار بوو و ئەو هاوڵاتیانەی چەند ئەتوانم بڵێم لەسەر قەڵای شێوانە ئامادە بوون بە نیوە زیاتر لە دەوروبەری قەڵای شێوانە لەگەڵ خێزانەکانیانە لەگەڵ کەسوکارانە هاتبوونە دەرەوە و گەشتێکیان کرد ئەتوانم بڵێم کە شێوازێکی تر بوو لەوەی کە بەراورد بکرێت لەگەڵ ساڵانی ڕابردووە بۆیە بەڵێ ئەوانەی کە ئەمڕۆ لە قەڵای شێوانە بوون هەمووی سنووری کەلار و یاخود ناحەکانی دەوروبەری بن و بەڕێژەیەکیش لەو عەرەبانەی کە لە ناو شاری کەلارە ماوەیەکە نیشتەجێ بوون و ئەوانش ئامادەی بوون. بەڵێ ئەگەر کاک شێخ جەلال لەگەڵمان بێنیتەوە سپاس دەکەین بەڕێز عەقید بەختیار دووبارە بەخێر بیت. ئامادەکاریەکانی هاتوچۆی سلێمانی چیە بۆ ئەوی سبەی چەندێکی جاهێک ڕوئەکاتە دەرەوەی شار بۆ ڕوو و سیتەک و شارباژەر ڕۆ و قەرەراخ ڕۆ و دووکان کە هێڵە سەرەکیەکەیە ئامادەکاریەکانی هاتوچۆچی ئەبێەوە بەتایبەت بۆ سبەی. دووبارە سپاس بۆ بەڕێز سپاس و ڕێز و پێزانین بۆ کەناڵی کورساتی ئازیز بە خێراتی میوانە بە ڕێزەکان دەکەین کە بەشداربووی ئەم بەرنامەیە و پیرۆزبایی هاتنی جەژنی نەورۆز لە سەرجەم کوردستانیانی ئازیز دەکەین لە هەر کوێشی ئەم دنیای بن. بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانی لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی و جێبەجێکردنی یاسا ڕێنمایەکانی هاتوچۆ و فراهەمکردنی باری سەلامەتی بۆ هاوڵاتیان و خوڵقاندنی کشێکی ئارام لە بواری هاتوچۆدا بەر لە هاتنی نەورۆز لە ڕاستیدا من لە نزیکەوە بە ئاگام بەوەی کە زیاتر لە هەفتەیەکە بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانی زنجیرێک لە کۆبوونەوە ڕێکخرا بۆ ئەوەی کە شان بەشانی ئەم بۆنە گەورەیە وە زیادبوونی ئەو ڕێژەی گەشتیاران بێگومان کە لە خوار و ناوەڕاستی عێراق ڕووەکەنە هەرێمی کوردستان بەگشتیەوە بە تایبەتی پارێزگای سلێمانی و میوانان لە وڵاتانی دراوسێش تەنانەت بۆ حەدەسێکی ئاوا گەورە بێگومان تۆ پێویست بە پلانێکی گەورە و ورد و درشتە بۆیە بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەر و ئاماژەم پێکرد زنجیرێک لە کۆبوونەوە ڕێکخرا لەسەر کۆمەڵێک ئاستی هاتوچۆی ناو شار بە هەردوو ئاراستەکەی ڕۆژەڵات و ڕۆژ ئاوا ڕێگەوبانی دەرەوەکو قەزای ناوەند بنکەکانی هاتوچۆ لە ناوچە گەشتیاریەکان ئەو سێکتەرانی کە پەیوەندیدارن لە ناو هاتوچۆدا وەک ئەندازی هاتوچۆ تیمی فڕۆکەوانی خودی ڕاگەیاندنی هاتوچۆ بەشی کامێرەکان یعنی بە جیاجیا کۆبوونەوەیان لەگەڵا ڕێک خراوە چۆن خۆیان ئامادە بکەن لە ڕاستیدا داواکاری بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانی وابوو لە ئامادەبوانی کۆبوونەوەکان کە بەگشتی هەوڵ بدەن دوو پلانیان هەبێ بۆ ئەم بۆنەیە هەمیشە پلانی ئەیوبیان هەبێ ینی بۆ نمونە ئەگەر لە شوێنێک شقامەکە بەربەس بوو گرفتێک دروست بوو ڕووداوێک دروست بوو هاتوچۆ دەستەوەسان نەوەستێ و شڵەژاندنێک لەسەر شقامەکان دروست دەبێ و لۆد و قەرباڵغی دروست نەبێت چۆن ڕێگەیەکی بەدیل دەدۆزیتەوانێ بارحاڵ پلانەکە بەو شێوازەدا ڕێژرا کە
زۆرینەی هێزی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە حاڵەتی ئامادە باشیە تەنانەت ئەفسران و کارمەندانی ناو بارگای هاتوچۆ بەشدارن لەم پرۆسەیەدا لە شوێنە جیاکان لە 19 مانگەوە لە ڕاستیدا ئێمە دەست بەکار بێگومان لە ئەرکداین و لە دۆخێکداین کە چۆن خۆمان ئامادە بکەین بۆ ئەو هەموو گەشتیار و میوانانە. بەرحاڵ کۆمەڵێک هەنگاونرا ینی ڕەنگە لە شتی سەرەتاییەوە تا شتێکی گەورانی بۆ نمونە لا بردننی لەمپەڕی پلاستیکی واتە تاسەکانی بەردەم بازگەکان کە لە گەڕانەوەی گەشتیاردا بۆ نمون سبینێ ئەم حاڵەتە دروستە بێ لە ڕابردوودا هەستمان پێکرد کە قەرباڵغی زۆر دروستە بوو لە لای بازگەکان ئێستا ئەمانە لابراون بۆ ئەوەی کە ئینسیابەتێکی باشتر دروست ببێ. تیمی فڕۆکەوانی ڕاست پێراوە کە چاودێری شەقامەکان کاوە پەیوەندیەک و کۆنتاکتێکێ بێ لەگەڵ کۆنتترۆلی هاتوێ سێمانی لە کۆ لۆت هەیە قەرباڵغی هەیە گرفتەیە خوانەکردن ئەگەر ڕووداوێکی شەبێ چۆن چارەسەر و معالەجەی بکەین. بەشی کامێرەکانی هاتوچۆی سێمانی بە ئەرکێکی تایبەت پیان ڕاست پێدرا بۆ ئەوەی دیاردەی تیژڕەوی یاساشکێنی و مەترسی لەوەی کە ڕووداوێکی نەخوازدرا و دروست نەبێ کامێرەکان خراونەتە حاڵەتی بێگومادا دەنرێت شتێکی شاراوە نیە چکە ئێمە لە ڕێی میدیای هاتوچۆ لە ڕێی پێیج و ماڵپەڕ و لە ڕێی رادیۆی ترافیک و لە ڕێی کۆنتاکتمان لەگەڵ دام و دەستگاکانی ڕاگەاندن ئەمەمان ڕاگەاندووە بە شۆفێرانی ئازیز و بەڕێز کە بە ئاگا بن لەوەی کە سنوور بەزیێنینەکە لەو خێرانی کە دیاری کراوە چکە ئەو سنوور بەزیێنیەدا زۆر جار ماڵوێرانی و ڕووداوی هاتوچۆی لێکەوێتەوە بۆیە کامێرەکانی چاودێری خێراییش بەڵێ بە درێژای ئەم وەرزە نەکەر ئەم نەورۆزە ئەم ماوەیە کە سەیرانگاکان و پرۆسەی گەشتیاری دروستە بێ نابێ لە ڕاستیدا ئێمە خەمسار بین و لێگەڕین خەڵک چۆن شۆفێری دەکا بە ئارزوی خۆی چۆن تیژڕەوی دەکا بابیکە ئێمە دەزانین تەبعاتی ئێمە زۆر زۆر خراپە. بۆیە شۆفێران بە ئیلتیزام و پابندبوونیان خۆیان دەپارێزن لە دوو حاڵەت. یەک دەپارێزێن لەوەی کە تووشی غەرامات و لێپرسینەوەی یاسایی نەبن دڵنیایان دەکەین کە هەتاوان پابند بن بە هیچ جۆرێک لێپرسینەوەیان لەگەڵا ناکرێ و تووشی ئەو تەبعاتە غەرامات و ئەوانە بێت دوو پارێزراویش دەبن لە ڕوودا و کاراستەکانی هاتوچۆ کە ئەمە ئامانجی سەرەکیمانە لە ڕاستیدا لە هەموو جەوهەری کاری هاتوچۆ بە تایبەتی هاتوچۆی سێمانی ئێمە کار لەسەر ئەم سێکتەراکەین چۆن خەڵک بپارێزین لە ڕوودا و کاراستەکانی هاتوچۆ وێڕای ئەو خزمەتگوزاریانەی کە ڕۆژانە بۆ نمونە لە ناو بارگای بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە ڕێی مۆڵەتی شۆفێری لە ڕێی تۆمارکردنی ئۆتۆمبیل لە ڕێی بەناوکردن ئەم خزمەتگوزاریانەش کە هەیە بێگومان لەسەر شەقامەکانیش کە هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویست پێم وایە شایەتی ئەوە دەدەن کە ئەو پەڕی جوه دەکرێت بۆ ئەوەی کە ڕەوشێکی هاتوچۆی سەلامەت و ئارام لەبار بێت گەرچی بەداخەوە ڕەنگە لێرە و لەوێ گرفتمان هەیە لەناو خودی شەقامەکان کە ئەمە گوناحی لە ڕاستیدا هاتوچۆ نییە. ڕێگەبانەکانی دەرەوە ئەگەر باشتر و چاکتر و دوو ئاراستە بن ببرە دوو شەقام بن بەجیا بێگومان گریمانی ڕوودا و کەم دەبێتەوە ڕزامەندی هاوڵاتی زیاتر دەبێت لە ناوشار هەتا پرۆژەی استراتیژی دروست بکرێ پرد و ئەندەرپاسمان بۆ دروست بکرێ بێگومان لۆد و قەرباڵغی کەم دەبێتەوە. بەڵام ئێمە وێڕای ئەم هەموو تەحەدیە گەورەیە و ئەو هەموو جەنجاڵی و زیادبوونی ژماری ئۆتۆمبیلە وەک کورد دەڵێ شەو ڕۆژمان خسۆتە سەرێک بۆ ئەوەی کە بتوانین هەتا بکرێ خزمەتگوزاری هاتوچۆی پێشکەش بە هاوڵاتیان بکەین. ئەگەڕێمەوە بۆ پرسیارەکەی بەڕێستان مەسەری ئامادەکاری بۆ نەورۆز وەکو ئاماژەم پێکردووە بە دوای ئەو زنجیرەیە لە کۆبوونەوە هاتینە سەرەوەی کە پلانەکە جێبەجێ بکەین و ئێستا بێگومان ئێمڕۆ لە هەنگاوی یەکەمدا لە ناو شارەکان دەستمان پێکرد بەڕێستان دەزان سروشتی ئەمڕۆ وایە کە زیاتر لە ناو شارا بوو مەراسیمەکان لە ناو شار ڕێکخرا ئەو مەراسیمە جوانی کە لە ناو کورساتی ڕێکخرامە شایانی باس و جێی تەقدیرە بەڕاستی بێگومان لە شوێنی تریش ڕێکخراوە بەڵام ئەمیان زۆر تایبەت بوو. دواتر سبینێ ئیتر خەڵک وای پێی خۆشە بەرەو سەیرانگاکان و دەشت و دەربڕوا ئەمەیان مەهامی قەزای ناوەندە هاتوچۆکانی ڕێگەوبانی دەرەوەیە ئەو پلانی بۆ دانراوە بێگومان بەچەند بەختیار مەسەلەن لە نەورۆزی ڕابردووە لە هەموو نەورۆزەکانی ترە لە بازگەکان بۆ لە سیتەک بۆ لە ڕێگەی قەراق مەسەلەن بۆ لە دوکان لە تاسلوزە کەڵەوانان لۆ دروستە بێ ئەمە چۆن لە ڕاستیدا بەم شتێک بڵم یانیمە باواقعی بینە با لە قەباری خۆشمان زیاتر وا خۆمان نیشان نەدەین کە ئێمە عسایکی سحریمان پێبێ هەموو گرفتەکانی هاتوچۆ چارەسەر خۆمێکی گەورە دروست بێگومان تۆ هەمان شەقامی ساڵانی ڕابردوو بە سەدەها هەزار ئۆتۆمبیل دابنێ گومانی تێدانیە کە گرفت دروستە بێ بۆ ئەرکی کیە کە شەقامی شایستە و لەبار و تۆڕی ڕێگەوبانی نوێ دروستکە ئەرکی هاتوچۆیە یان ئەرکی وەزارەتی ڕێگەوبان و ئاوادانکردنەوەیە
لە ناو خودی سنتەری شارەکاندا ڕێخستنی ڕێگەوبانەکان و تۆڕی ڕێگاوبان لە ئاستی ناو شارەکان ئەرکی شارەوانەکان نییە بۆی ئێمە وێڕای ئەم کەم و کورتیانش کە هەیە بەداخەوە لە ئەرزی واقعدا ئەو هەوڵەمان داوە بەڵام لە ڕاستیدا ئەگەر شۆفێرانی بەڕێز و خۆشەویست ئومێد دەکەم هاوڵاتیان باش سەرنج بدەنە ئەم پەیامە ئەگەر هەماهەنگ و ینی کارێکی هەرمۆنی هەبێت لە نێوان هاتوچۆ و شۆفێران ڕێنمایەکان و پەیامەکانی ئێمە بەباشی بگاتە لای بەڕێزیان و ئەوان وەکو پێویست جێبەجێ بکەن کەمترین گرفت و لۆد و قەرباڵغی دروستە بێ بەڵام ئەگەر پەلەپەلکردنێکە بێ و ناتەحمولیەکە بێ بەتابەتی لە ئێواراندا هەمووی بە یەک جار بەداخۆ هەستەکەی ئەوانی کە بۆ گەشت و سەیران دەچن تقریبەن لێک تایمە هەڵدەسن لێک تایمە ئەڕۆن لێک بەڵێ لەم سەرۆ پەلەمانە لەو سەری شۆ پەلەمانە دواتر ئێبێ گومان لە هەندێک شوێن گریمانی دروستبوونی قەرباڵغی ئەگەر ینی کەمێک تەحملمان نەبێ هاوکاری یەکتری نەکەین و لە مەهامی هاتوچۆ باشتر تێ بگەن بێگومان دەکرێ ینی بە شێوەیەک لە شێوەکان کەمتر ئاستەنگی هاتوچۆی دروست بشە لەگەڵ پەیامنێرمان فرات چینە ئامەد فرات دەم باش نەورۆز پیرۆز بە ئیرۆ لە ئامەدێ چه هەبوو یعنی لەوانێ چه هەبوو لە شارێن دین لە شارەداری دیێ باکووری کوردستانی چه هەبوو فرات دەم باش سەرچەوەرە کاکزانە بەلێ وەکو تەژێ بلێ کرد لە باکووری کوردستان بە تەواهی نەورۆز ئیرۆ هات پیرۆزکردن هەندێک باژار ڕۆژین 20 دەست پێکردن سبەی نێژی gelek bajarê din wê newroza xwe li vê derê pîroz bikin li Wanê li Stenbolê li gelek ciyan her wa ku sar bû befir jî hebû di ew befr û baranê de jî welatî derketin qadê Newrozê pîroz kirin li ti ciyekî yanî navçe şar û bajara bajarojkan li ti ciyekî astengî tune bû bes li navçeyan Amedê li Erxeniyê li wê derê hêzin ewlehî zor zehmetî û herwa astengî ji bo welatiyan derxistin li ser vî babetê jî mixabin rêvebirên yên Newrozê biryar dan ku Newroza ya navçeyan Amedê Erxeniyê betal bikin ev şeve bereka zor me bernamê jî bi hevşaredarên yê Erxenî min axaftin pêkanî kek Ehmed Kaya gote ku yanî welatiyên ku temenê wan seriya heftê heştê de bûne jin û piya wan de hêzin ewlehî cil û bergê wan derxistine pêlavê wan derxistine her wa di vî sawr û sermayê de ev rewşê wan tozek xirab bû ji ber vî babetê jî bes li Erxeniyê biryar hate dayîn ku Newroza wê derê betal kirin her wekî din li bajarê Êlihê Wanê û Stenbolê û Ezmîrê Newroz bi girseyî bi pîrozbayiyekî xweş hate pîrozkirin ev şeve teqrîben hêjî ez bawerim berdewam e ji ber ku ez ji wê derê hatime niha ji bo beşdarê bernamê bim li Amedê saet 6 û nîvan da 18 dezgeh û saziyên civakî bi resepsiyonekî Newrozê pîroz kirin van sazî û dezgehên civakî kîne jûra bazirganiyan Amedê jûra endezyaran jûra dikandarên Amedê jûra pîşesaziya Amedê her wa jûra bijîşkên Amedê gelek 18 sazî û dezgehan pêkewa li hotelekî ciyekî resepsiyonekî li darxistin de ew resepsiyon de sazî partiyên siyasî partiyên saziyên civakî rewşenbîr hunermend û mêvanên ji derva beşdar bûn her wa wan mêvanan ji Azerbaycan ji İran her wa ji başûrê Kurdistan û ji gelek bajarên Tirkiye hatibûn Newroza Amedê pîroz kirin agirekî sembolîk pêxistin de ew agirê ku hat pêxistin da 18 nûnerên sazî û dezgehên civakî bi hevra pêk ve ew agir pêxistin û şahî û muzîkên Kurdî hat dest pêkirin bi muzîkên taybet ê di şoxiya Newrozê da ev şeve li wê derê pîroziyekî xweş hebû bi rastî ji dema rewşa koronayê ve heta vê demê da ev pîrozbahî ev şahî ev ahengî nedat li darxistin ji ber ku bandora koronayê hebû ev şeve gelek kesan hunermend rewşenbîr siyasetmedar cara yekem ku bi nêz û
نێز ڕوو بڕوو ئەوە پیرۆزبایەکی تێپێکانین کاک زانە ئەمڕۆ کە ئەم چوون کۆلانên جی قادên ئامادێ و جی پیرۆزبایە نەورۆزێ ئامادەکاریەکی گەورە هەبوو لێ دەرێ هەم ئەندامên هەدەپێ ڕێڤەبرên wan hem karmendên wan hem di heman demî de hêzên ewlehiyê li wê derê dorpêç kiribûn û her kesekî kar û barê xwe berdewam bikirin. Serê sibê saet zû wê komûne dest pê bike li qada Newrozê welatîn teqrîben saet 9 deyan da wê beşdar bibin yek bi yek bi kontrolê wê nastemayê wan were kontrol kirin û dem û çavê wan were kontrol kirin her wa cil û bergê wan û duruşmeyê destê wan da ji alî hêzên ئاستەنگی بوو لەبەر ئاستەنگی بوو یان بەر ئەمنیەتی بوو کاک فرات یعنی ئاستەنگی بووش بۆ وێ چالاکیە نەورۆزیان مەسەلەکە کۆنتڕۆڵکردنا ئەمنی بوو بەڕاستی پێشتر ینی هێزی ئەولەهی ئەوە ئەڵێن کو ئەمە بۆ کۆنتڕۆلکردنی ئەولەهیە بەڵام ئەمڕۆ لە ئەرغەنی ئەوە کۆنتڕۆلکردنی ئەولەهی نەبوو ینی کەسێکی کو تەمەنێوی 75 بە هەروە پیا و ئان ژن بە چۆن ئەبێ ئەوە مشکلێک دەرینەوە لەبەر ئەوە جل و بەرگی ئەوان لە ئەو سەرما دەرەنی بوون پێلاوێ ئەوان دەرانی بوون چونکە ئەو شارەوانی ئەرغەنی بەخۆ پێم گوتی کو ئەوە ئەمە قبول ناکەن و کەسێکی کو تەمەن گەورە بە و هەروە ئەختیار بە و نەتوانە بە ئاسانی بڕۆ بەڵام پێلاوی ئەوان دەرینەوە جلی بارگی ئەوان دەرینەوە لەبەر ئەوە بڕیاردابوون کو لە ئەرغەنی ناوچەین ئامادە نەورۆز بەتاڵ کردبوون ئەم ئێوارەیش لە کادی نەورۆز کاکزانە هەمان شت بەردەوامە بەیانیش دیدارە کو هێزن ئەولەهی سەراتە جوان و کەسان یەک بەیەک کۆنتڕۆل بکە بەڵێ لە کەس هاتە بنچاوکردن لە ئامادێ کاک فرات یعنی حتا ئەم کاتە زانیاریین زەلال نییە بەڵام من ئێستا لەگەڵ پارلەمەنتەرین ئامەد سەرۆکی ناوەندی ئامەد قسەم کرد گوتی کو دوو کەس هاتیە بنچاوکردن بەڵام بۆ چییە ئەوە نەدیارە ینی بۆ خزمەتی نەورۆزە بەڵام بۆ بابەتێکی ترە نەدیارە بەری چەند ڕۆژە 24 ژن هاتبوون بنچاوکردن بەداخەوە ئەو ژن هەمویان سیاسەتمەدار بوون یعنی هەر ساڵ بەری نەورۆزین ئامەد زۆر کەسان بنچاو دکن ئەو کەسیی پرترین وان ئەندام و ڕێوەبرین سازی و دەستگەین جوواکینە بەڵام حتانێ بەیانی نەمزانم چەند کەس وێوەرن بنچاوکردن کی پشکداریوی ئاهەنگا نەورۆزێ بوو لە ئامادێ کاک فرات لەوانێکی پشکدار بوو کو هەم دوون دزانن کو شارەدار نها قەیومن ینی نە شارەدارێ بربژێرن ینی هەڵبژاردینە بەڵێ ینی ئێستا لە باکووری کوردستان هەر شارەوانی باژاری گشتی و شارۆشکایەژیش بەداخەوە قەیومن لەبەر ئەوە کو ئەمڕۆ لە ئەرغەنی ئەو ئاستەنگی لەدار خستن بەڵام لە ئامەد نەتوانن ئاستەنگیان نەورۆزی گەورە بکەن ئەمڕۆ والین ئامەدێک و والین ئامەدی بخۆیش قەیومێ شارەوانی باژاری ئامەدە پەیام بەڵاو کردبوو یەکەم جارە کو والیەکی ئامەدێ بە کوردی بە کرمانجی و کرداسی یانی زازاکی پەیام بەڵاو دکە و هەروە یەکەم جارە کو والیەکی یاژی کەسێکی دەولەت وشەین بە کوردی بکارئینە یانی هیچ جارە دابلو هیچ جاران بکار نەدانیان ئەو ئاکەپەیە بەڵێ ینی والی پارتی نییە بەڵام دیارە بەڵێ دروست ئاکەپەیە بەڵێ فرات لەوانێ چه هەبوو فرات لەوان کاکزانە لوانێ ئەمڕۆ بەفرە بوو بەڕاستی ئەو بەفر و لوان و حەکاری گەلک باژەران بەفرە بوو بەڵام وەلاتی دەرکەتن کۆلان و قادان ڕۆشتن چون کادی نەورۆز یەک بەیەک بە دوڕوشمەین خۆ بە ستران بە گۆرانین خۆ و بە ئاڵێن خۆ جل و بەرگێن خۆ نەورۆزە خۆ پیرۆزکردن لە ئەستەمبۆل و لە ئەزمیریش هەمان ڕەنگ و دیمەن هەبوون کاتی لە تەلەڤیزۆنی کاتی لە ساتەلایت ئەمە تەماشا دەکردن بەڕاستی ئەوە خۆشە بۆ ڕەنگین کوردان لە باکووری
کوردستان و گشتین تورکیا چونکە کورد نەتەنێ لە باکووری کوردستان دژین لە گەلێک باژارین تورکیا وەکو ئەزمیر وەکو ستانبول وەکو مەرسین وەکو ئادانا لە ئەو باژارانژین نەورۆز هات پیرۆزکردن چونکە زۆر کورد لەوێ دەرێنە هەروە نەورۆز بۆ کوردان لە ساڵی نۆتی حەتانی ئەم کاتە سەربلندی دەنگی کوردە ڕەنگی کوردە لەبەرەوە یعنی نەتوانن بچن میتینگên HDP بەڵام ئەتوانن بچن نەورۆز و ئاهەنگên کورد و کوردستانی بەڵێ gelek spas بۆ te kak Furat Hemed Oğlu gelek spas تۆ لە ئەمەد لەگەڵمان بوو کاک شێخ جەلال ببوورە لەسەر هێڵێشتمانیەوە بەڵام چەند ناوچەی گەشتیاری هەیە کە سبەینێ گەرمیانەکان ڕووی لێ بکەن و پلانی هاتوچۆ پلانی ئەمنیەت چی بۆ دانراوە خۆی لەبەر ئەوەی ئێستا کەشوهەوا با بڵێن گونجاوە ئەتوانین بڵێن زۆربەی شوێنەکانی گەرمیان هاوڵاتیان ئەتوانن بچن بۆ گەشت لەبەرەوەی لەو شوێنانەی کە داری لێ هاوڵاتیان ئەتوانن بچن و بە تایبەتی گوندەکانی سەروی گەرمیان ئەمانە هاوڵاتیان گەشتەکەن بەڵام بەگشتی ئەمە ناوچەی سەرتەکمان هەیە ئەو ناوچەیەکی گەشتیاریە و ژاڵە ناو هەیە کە هەر لە نزیک دەربەندیخانە سەربەیداری گەرمیانە سەر بە بەراوەرەتی ناحەی مەیدانە بەڵێ لەوێ ئەویش ناوچەیەکی گەشتیاریەوە کەپری لێەوە ڕووباری سیروانیش ئاوی دەربەندیخان بە تەنیشتیا تێپەڕێ ئەوانش شوێنی گەشتیارین جگە لەوەی هاوڵاتیان خۆتان ئەزانن منتیقەی کە ناحەکانی مەیدان و قۆرەت و هەندێک شوێنی لێیە وەکو گۆم بەحری ئەمانە کە هاوڵاتیان ئەتوانن بچن سەردانی بکەن و لەوێش بێگومان تیمەکان وەکو ئاماژەمان بۆ کرد ئامادە باشیان بێوە لە خزمەتی هاوڵاتیان نابن. بەڵێ ئەگەر پەیامێک ڕێنمایەکت هەبێ بۆ گەشتیاران بۆ خەڵکی سنووری دارەی گەرمیان وەکو دوا پەیامە چییە؟ لە ڕاستیە نەورۆز ڕۆژی خۆشی و شادیە بە تایبەتی ئەم نۆرۆزە بەجیاواز لەگەڵ ساڵانی ڕابردوو داوا لە گەشتیارانەکەم ئەوە تایبەتی شۆفێران کە تیژڕەوی نەکەن و هێمن بن لە کاتی ڕۆیشتن و لە کاتی گەڕانەوە بۆیە ئەگەر شۆفێران پابند ڕێنمایەکانی هاتوچۆ بن بێگومان هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕووداوی دڵتەزیێن نایەتە ئارەوە تکایە ئەوانەی کە بۆ گەشتە چن با بەخۆشی بچن بەخۆشی بگەڕێنەوە تووشی ڕووداوی هاتوچۆ نەبن تەنها پابندبوونیان بە ڕێنمایەکانی هاتوچۆ بێگومان هاوڵەتی ئینشەڵا بە سلامەتی و بەخۆشی دەڕۆن و دەگەڕێنەوە. زۆر سپاس بۆ بەڕێز جەلال شێخ نووری سەرپەرشتیاری داری گەرمیان سپاس بۆ بەڕێستان بە هیوای سەلامەتی بەڕێز عەقید بەختیار کەواتە ئێمە کە ئەو پلانە هەیە لەلایەن هاتوچۆوە ئەکید لای بەشی تەندروستی هەیە لە بەشی لای پۆلیس هەیە لای هێزەکانی ئاسایش هەیە ڕێنمایی ئێوە بۆ شۆفێران مەسەلەن کۆمەڵێک دیاردە لە نەورۆزا بەدی ئەکرێ هەرچەندە ڕەنگە بەشێکی بەهۆی ئەوە بێکەن خێزانێک کە زۆرن ئۆتۆمبیلێکی بار هەڵگریان هەیە منداڵەکانیان نەخەنە پشتی پیکابەوە یان پێشکەوتنەوە پێش بڕچی ئەکرێ یان هەندێک حاڵەت بە تایبەتی لە کاتی گەڕانەوەیە ڕەنگە هەندێک کەس لە ژێر مادەی کحولی و لەژێر کاریگەری مادەی کحولیا بێ ئێوە ڕێنماییتان چیە بۆ ئەوەی چکە ئێوە بۆ سەلامەتی ئەوانە خۆ ڕێنمایەکانتان پلانەکانتان بۆ سەلامەتی خەڵکە چۆن هەماهەنگ بن لەگەڵتانە لە ڕاستیدا بەشێک لە پلانی دووەممان ئەوەیە کە ئەم شەو لە سەعات 12 دەست پێەکە تا ڕۆژی 22 مانگ 12 شەو هاتوچۆکردنی و جموجۆڵکردنی ماتۆرسکیلەکان و ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان بۆ ناوچە گەشتیارەکان لەلایەن هاتوچۆی سێمانی بڕیاری لەسەردراوە کە قەدەغەکراوە. ئەسبابەکەی چییە؟ ئەسبابی موجبە ئەوەیە کە ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان مەسەلی مانۆڕکردن و لە شوێنە قەرەباڵغەکان قەتیزبوونێکی زیاتر بۆ خۆیان و بۆ خەڵکیش دروستەکەن بۆیە دروست نییە بەم جۆرە باڵغەرانە بۆ ناوچ گەشتیارەکان بڕن و ماتۆرسیلەکانیش هەمان دەزانین یەک مەسەلی سەلامەتیە دوو گریمانی بێزارکردنی خەڵکیش بەڕۆی ئەو ژاوەژاوی کە دروستیەکە و ئەو دەنگە بەرزەی کە دروستیەکە. دواتر مەسەلە ڕێنمای هاتوچۆیەکان من پامێکم هەیە بۆ شۆفێرانی بەڕێز و خۆشەویستیانی لە ڕاستیدا تکایان لیاکەین ئێوە لەبەر خاتری لەبەر کورد دەڵێ لەبەر چاوی کاڵی یاساژنا لەبەر واز لە قانون مروریش بە کەمێک لا بدەین
ئەمانە بخەرێلاوە هیچ نەبێت لەبەر سەلامەتی خۆت و ماڵ و منداڵەکەت ئەو کەسانی لەگەڵ تا لەگەڵ دەوروبەرت کە لەسەر شقامەکانن کە برا و کەس و هاونیشتیمانیان و هاوڵاتیانی ئەم کوردستانن لەبەر خاتی ئەمانە کۆمەڵک دیاردەیە سەرپێچی هەیە کە پەلکێشمان دەکا بۆ ڕوودا و کاراسەتەکانی هاتوچۆ کاتێک کە دەڵێن مەسلەی خێرایی یەکێکە لە کارە بەڤە و قەدەغەکراوەکان و کامێرەکانی چاودێری خێرایی دادەرێ چونکە ئێمەمانن کە لە هاتوچۆدان دەزانین دەرهاوێشتە و خێرایی بەرەو چ کارە ساتێک دەڕوە خەڵک دەبێ ئەوە بیرکات تۆ بۆ گەشتە ڕۆی بۆ خۆشی دەڕۆیت و کەشێکی بۆ خۆت کەشێکی خۆش بۆ خۆت بەتەمای دروست بکەیت چی جا بکات تۆ کارێ بکەیت سەرنجام بە ڕووداوێک و بە کارەساتێک وەخواانەکردن بە نەخۆشخانە و ڕەنگە گیان لە دەزانیشی لێ بکەوێتوانێ ینی لە پێناوی ئەو چێژی کە تۆ هەستی پێەکەی چێژە گەرچەوە چێژی نییە متعانیە بەڵام لەبەر خاتری ئەوە مجازەفە بە سەلامەتی ماڵ و منداڵەکە دەکەیت و ئەیان خەیتە بەر مەترسی مەرگ و کارەساتی هاتوچۆیی مەسلەی مێ خواردنەوە بەپی هەموو یاسا و ڕێسەکانی دنیا لە هاتوچۆدا قەدەغەیە تەنها لە کوردستان نییە کاک زانە لە ڕاستی دایمەوە هاتوچۆ زەودی ئازادی و خۆشیەکانی خەڵک ناکەین کاری ئێمە ئەوەیە کە بە ئاگابین مەسئولێتی ئەخلاقی وەزیفیمە و قانونیمان وایە کە بە ئاگابین لە سەلامەتی و سەر و ماڵی هاوڵاتیان لە پرسی شۆفێریدا ینی ئەگەر گەرچی ئەمە لە یاسادا قەدەغەکراوە ئەگەر کەسێک مەی بخواتەوانێ هیچ نەبێ خۆ ئیمڕۆ ینی وەک دەڵێن سوپاس بۆخوا لە هەموو ماڵێکدا چەند کەسێک زیاتر مۆڵەتی شۆفێری هەیە با کەسێک بۆ نمونە بە هاوسەرەکەی لەو سەرەوە بگەڕێتەوە شۆفێری بکە بەڵام مەرجە مۆڵەتی شۆفێری با کوڕێکی یان کچێکی یان یەکێ لە میوانەکان با لەو سەرەوە ئەو بگە ینی ناکرێ هەر شۆفێرەکەی ئینکاری بکە بڵێ من سەرخۆش نابمیان مەی نامگریان کاریگەری تێم لە منە مەوجود نییە و من ساڵانێکە تەجروبە مێ لە ڕاستیدا ئەم قسانە نەزانکرێن نەپزیشکین وعنی لە ڕووی قانونی طبی شوانێ سەلمێنراوە کە کاریگەریەکە ئەتەمو کەس ینی بەمانایەکی تر ئەم سەرکێشەی کە خەڵک زۆر جار ئەنجامی دەگەێنێ ئەو پەلەپەلکردن و ناتەحملی و یاساشگەنیە دەبێت بیر لەوە بکاتەوە کاکە نەتیجەکەی چییە ڕەنگە جارێک دوو دە بۆت بەسەر بچێەوە سەلامت بی بەڵام لە لەحزەیەکە کاکە کۆنتترۆلی ئۆتۆمبیلەکەت لە لانەمە چیەکەی ینی مەسەلەی ئیستۆپی ئۆتۆمبیل چییە بڕۆ بە میکانیکیەک بڵێ ئەو پیشۆرە بە ڕێزانی کە لە بواری فیتەریە باڵ دەستەواژی فیتەری بەکارێنم ئەو بە ڕێزانی کار دەکەن باش دەزان مەسەلی ئیستۆپ چییە ینی ئەگەر سیستەمی ئیستۆپەکە تاو هەڵوەشێنی ئەکاتە سەرەوەی کە واشەرێکی زۆر بچووکە لاستیکەکە ئێکاکەەوە لە لەحزەیە کاکەوە تەقی ینی وایە بوو کە ئیتر پرۆسی ئیستۆپکردنەکەت بۆ ناکە ینی ئەم ئۆتۆمبیلە بە چی ڕائگری بەم خێرایە تۆ ماڵ و منداڵت لەگەڵە دواتر منداڵ بیان گەورە بێ لە ناو دەستەواژەی مرۆڤدایە نابێت لە بەرەوەی مناڵە تۆ بخێتە پشتی پیکابەوە یان لە سنوو قادای بنیکە ئەمە لە ڕاستیدا ئەتوان بڵێم لە هیچ شوێنێکی دنیا باوی نەماوە ناکرێت لە کوردستان شامە باوی بێ ئەو شوێنانی کە تەرخانکراون بۆ مرۆڤ کوشتنی ئۆتۆمبیلە لەو شوێنانی کە پشتێری سەلامەتی تیادایە پێویستە لەوێ بن بیان پارێزی بە ئاگابی و بزانی مەسئولێتێک هەیە لە ئەستۆی شۆفێرە بۆ مەسلەی مەی خواردنەوە مەفرەزەکانی هاتوچۆ ئیجراعاتەکەن سبەینێ مەسەلەن ئێمە لە ڕاستیدا لە ناو بەڕێبەرەتەکانی هاتوچۆ حەزەکەم خەڵک ئەم حقیقەتە باش بزانێ لە ناو بەڕێبەرەتەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا و لە ناو هاتوچۆی سێمانیش ئێمە ئەمامانەیە ئامێرەکانی تێستی مەینۆشی بە سێ جۆر ئامێرمان لەلایە ئامێرێکی تێستی مەینۆشی خێرامان هەیە بۆ لەسەر شقامەکان بۆی تو ئاستەنگ و قەرباڵغی زۆر دروست نەکەی تەنها لە دوورەوە چەند سانتیمێک فوویەکی لەکەی بە لە حەزات پێتەڵێ ئەو شۆفێرە لە ژێر کاریگەری مەیاننا بەڵام ڕێژەکەت پێ ناڵێ ئامێری دووهەم ئەومان پێ دەڵێ بە بەکارهێنانی نیسبەتەکەمان پێ دەڵێ چەند ئەلکوهولی خواردوێتەوە چەند پرۆمیلی خواردوێتەوە ئامێری سێممان هەیە لە ناو بەڕێوەبەرەتی هاتوچۆی بۆ مەسەلەی تەنانەت مادە هۆشبەرەکانیشە و ئەو مێرانە متەوەفر و تەواجودیان هەیە لە مەفرەزەکانی هاتوچۆ لە حاڵەتی پێویستە ئێمە ناچارین خۆشحاڵین بۆی کە ئیجرات لەگەڵ خەڵکین بەڵام بزانین شۆفێرێک دەربەست نییە بە سەلامەتی خۆی ماڵ و منداڵی کە سوکاری دەوروبەری لەسەر شقامەکان و ژیانی خۆشی خاتە ناو خەتەرەوە ئەرکی ئێمە پێ بڵین ستۆپ بوەستە کاکە کاتی ئەوە نییە پێویستە کەسێکی تر ئەو شۆفێریە بکە و تۆش ناچارین بەپی قانون بە حرمەت و بە ڕێزێکی زۆرەوە و بە پراکتیزەکردنی هەموو یاسا و ڕێسا و پێوەرەکانی مافی مرۆڤ جێبەجێ دەکەین و بە احترام و قسەی لەگەڵ دەکەین بەڵام قانونیش جێبەجێ دەکەین گەرچی بەگشتی ئێمە لە ناو هاتوچۆدا لەم جۆرە بۆنانە زیاتر میلگەرای ئەوەین کە ڕەوشی هاتوچۆ ڕێک بخەین نەک لێپرسینەوە بکەین بەڵام لێپرسینەوەکان هەندێک شۆفێر ناچارت دەکا خۆ ناکریانی تۆ لێگەڕی خەڵک بڵێ سوور بزانی ئاوا بڕوا ڕەنگە ئۆتۆمبیلەکەی وەربگەڕێ دەکرێت ئەفسەرێکی هاتوچۆ بڵێت دەجە کەیفی خۆی دەبا بڕوا
ئەخر ئەمە لە ڕاستیدا نە قانون ڕێدا و نە مەسئولیت ئەخلاقیەکەش ڕێگاوان پێدەدا لەبەرەوە هیوادارین لە شۆفێرانی بەڕێز و خۆشەویست ومێدی گەشتێکی خۆش و سەلامەتیان بۆ دەخوازیین بێن پێیان دەڵێن ئێوە لە کەیفخۆشی خۆتان بن گەشتی خۆتان بکەن بە خۆشیتان بێ ئێمەمانانیش لە خزمەتتانین ئێمە لە ئەرکدا دەبین بەڕێزیشتان لە گەشت و سەیران بن بەڵام تەڵا دەکەین بە ئەم هاوکاریەمان لەبەی نابێ ئێمە براو کەس و کاری ئێوەین ئازیز وە ئێوەش ئازیز و خۆشەویستی ئێمن بەڵام تکای ڕێنمایەکانمان بۆ لێوە بگرن تەنها لەبەر سەلامەتی خۆتان هیچی تر ناوەست لە قانون بێنە کاکە قانون لێگەڕێەوە ئیشی ئێمەیە بەڵام ئیشی ئێوە گرنگەوەی تۆ بە سەلامەتی بڕۆیت و بە سەلامەتی بگەڕێیتەوانێ ئێمە چەند شتێکمان داوا کردووە کاکە بە خێرامەڕۆ لە ژێر کاریگەری مێ ئۆتۆم بێ لێمە خۆڕە شتێنی سەلامەتی بەکار بێنە و خەڵک ئیزعاج مەکە یعنی تۆ زانیت قەرباڵ غەجا دەکەم مەچۆرە سەر خۆڵەکە هەچی زیخ و چەوە کەش فڕێ بدەی بەسەر ئەو هەموو خێزانانی کە دانیشتون حساب کە کاکە هەموو کەس وەکو تۆ باخی نییە کاکە ممکنە خەڵکێکە بێ ئیمکانێتی نییە لەو قەراغجادەی دانیشتووە تۆ هەموو تەپتۆزاکەی بەسەریا ئەمە چ ئیحساسێکە چ شعوریەکە خۆت خەر شوێنی ئەو کەسە بزانێت چه هەستێکی لا دروستە بێ ئێمە ئەم شتانەمان داوا کردووە لە خەڵک تەڵەبێکی تعجیزیمان نییە لە ڕاستیدا لەگەڵ خەڵک ومێ دەگەین خەڵک تەفەهومی هەبێ و دوو پاتی دەکەینەوانێ ئێمە خەڵک و هەموو شۆفێرانێک بە کەسوکار و خوشکبرای خۆمان دەزانین بە هەوڵاتیان وەک بە کوردستانیان دەزانین بە میوانەکانی دەری شەوانی احترامیان لێ دەگرین خوارو ناوەڕاستی عێراق وڵاتانی دراوسێ ئینسانن هاتوونەتە کوردستان مەسئولیەتمانە ژیانیان بپارێزین مەسئولیەتمانە ڕەوشێکی هاتوچۆی ئارام و لەباریان بۆ ڕێک بخەین بەڵام پێویستیشمان لە ڕاستیدا بە هەماهەنگی بەرامبەرە کە ئەویش شۆفێرانی بەڕێز بێکەوە تەواویکەن با بچینە قامشلۆ بەختیار دارە بەرەکات سڵاوت لێبێ جەژنی نەورۆز پیرۆز بێ ئیرۆ لە قامیشلۆ چە هەبوو ینی لە کۆلانێن قامیشلۆ لە قادێ نەورۆزێ وە چ کرد یعنیش بۆ نەورۆزێ لە کۆبانێ چە هەبوو لە حەسەکێ چە هەبوو تو بۆمە بۆ بینەرێن مە باسکە ئێوار باش ئێوار باش نەورۆزێتە و هەموو کارمەندێ کورساتێ پیرۆز بە هەروەها لە هەر چارپەرچەیە کوردستانی پیرۆز بە لە سەرانسەری باژارێن ڕۆژئاوای کوردستانی لە قامیشلۆ لە حەسەکێ لە دێرێک لە کوبانێ لە هەموو دەبەرێن یەنگۆ کورد لێ دژین ئیرۆ ئێواری جەژنە نەورۆزێ پیرۆزکردن و ئاگرێ نەورۆزێ دادان لە قادان لە سەرێ گران لە سەرێ چیان یەنگۆهەیی لە هەر دەران وڵاتیان ڕۆژئاوای کوردستانی ئاگرێ نەورۆزێ دادان و شاهی و دیلان دۆرا وی ئاگری لێ داخستن ئیرۆژی دانێ ئێواری لەگەل لە کۆلانێن باژارێک قامیشلۆ هەنێک لە پێشیا ئۆفیسێن پارتیەن سیاسی ئاهەنگ و فستیڤال هاتن و داخستن و دیلان هاتن گەراندن و ستران هاتن گوتن و جەژنا نیرۆزێ هاتە پیرۆزکردن ژە ئالیێ وڵاتیان لە ڤان دەبەران هەروە سبێت ساعتێن سبێژی وڵاتیان هەموو باژارێن ڕۆژئاوایی کوردستانی بەرێ خۆدەدن سەیرانان بەرێ خۆدن دەڤەرێن سەرەکە ئەو قادێن سەرەکە ji بۆ هاتنە ئامادەکردنش بۆ پیرۆزکردنە جەژنا نەورۆزێ لە باژارێک قامیشلۆ لە گوندێ هیم و قاداک سەرەکە هاتیە حازرکردن سبێت ساعتێ سبێدە وڵاتیان ڕۆژئاوایی کوردستانی بەرێ خۆدەدێنێ و جەژنا نیرۆزێ لێدە پیرۆز دکن هەروە هەموو باژار و باژارۆکێن ڕۆژئاوایی کوردستانی جالیە ڕەوشە ئەولەهەیە کاکزانایان هێن تەدابیژی هاتنەگرتن وەکوون زانن بیستێ مەها یەکێدە ئەو شانەیە ڕازایەن چەکدارێن داعشێ بە هەندێک کارێن تەرۆری را بوون خواستن گرتیگا سیناایە یا لە باژارێ حەسەکێ تێخن بن دەستێ خۆ لەو مامەترسی هەیە شوەیەکێ ئاسایشا ڕۆژئاوای کوردستانی بهێن تەدابیرا و ڕێنمایان ڕابوویە ژێ ڕێگرتن لە پێشیا دەرباسبوونا باڵهێرگران ڕێگرتن لە پێشیا دەرباسبوونا ئەو مۆتۆرسیکێن دنگ چمکی مەترسیەکە هەیە ینی تێ بیرامە 2015 وەختێ چەکدارێن داعشێ دتەقینێن بەهێز لە باژارێ حەسێکێ ئەنجامدا وەکە ونزانیژی پێنجی و دو کەسان ژیانە خۆ ji دەستدان کەسێن سیڤیل بوون وڵاتی بوون ئێوارە نەورۆزێ دۆرە ئاگرێ نەورۆزێ کۆم دەبوون کێف و شاهی لێدار لەخسن دوێ چاغێدە چەکدارێن داعشێ تەقین 2015 ئەنجامدان لەو مامەترسی هەیە خەلکێن وڵاتیان ڕۆژئاوای کوردستانی بتایبەت
پشتیوان بویرین گرتیگا سینا گو چکدارین داعش دیسا هولدانین تقینین دن بکن لوما دا آمده باشیه دیه ودلق و تفگره دیه تاگو اف جشن نوروز آشتی و آرامی در باس وقت ما آمجا دست پیکر یعنی لحر کولانک لحر قادک آگر هات دادان و گووند و دیلان دوراوی آگری هاتن گراندن و جشن نوروز هاتن پیروز کرن یعنی ساعتین سبید دیساجی گلک دورا نوروز هینته پیروز کرن یعنی روش بگشتی بی آوایی در باس بویه گەلک سوپاس دارە بەرەکات انشاءالله هەمیلا سەلامەت بن هەموو لایەکتان سەلامەت بن کاک بەختیار دوا سەرنجی تۆ دوا ڕێنمایی تۆ زیاتر ماندوود ناکەم بۆ شۆفێران چییە؟ لە ڕاستیدا لە کۆتاییدا جەخت لەوە دەکەینەوە تکا لە شۆفێرانی بەڕێز و خۆشەویست دەکەین تکا لە هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویست دەکەین کە لەبەر سەلامەتی خۆیان لەبەرەوەی کە ڕەوشێکی هاتوچۆی ئارام و لەبار دروست ببێ لەبەرەوەی کە ساتە خۆشەکانیان ئیشەڵا هەرگیز لێ تێک ناچێ تکا دەکەین کە یاسا ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ بکەین کەمێک هێوری و وەک دەڵێن هێدی باژۆر لەسەر خۆت شۆفێری بکە بۆ ئەوەی کە تووشی ڕوودا و کارەساتی هاتوچۆی نەبی دواتر چەند ژمارەیەک هەیە گرنگە لە زیهنی هاوڵاتی بەڕێز و خۆشەویست بێ لە کاتی پێویستە دەکرێت سوودی لێ وەربگرێ بۆ نمونە ژمارە 100 سنتەری ڕێخەری هەماهەنگی پەیوەندیەکانە GCC ژمارە 188 مان هەیە کە کۆنتترۆلی هاتووی سێمانە ژمارە 100 کە ئاسایشە ژمارە 115 کە بەرگری شارستانیە ژمارە 106 وەکو ئاماژەم پێکرد کە ئاسایشە ژمارە 122 104 پۆلیسی فریاکەوتنە 122 سنتەری تەندروستیە کە ئەمبولانسە ئەم ژمارانە گرنگن بۆ هەوڵاتی لە یادی بێ خوانەکردن لە کاتی پێویستە ئەگەر پێویستی بە هاوکاری بوو بزانێت بەپەلە پەیوەندی بەلایانی پەیوەندی دارکەوە من دڵنیام چۆن هاتوچۆ ئێستا پلانی لە ماوەی هەفتەی ڕابردوودا سەرقاڵی پلانداڕشتن بووە و ئێستا پلانەکان جێبەجێ دەکا هاوڵاتیان دڵنیا دەکەینەوانێ کە چ مؤسسە ئەمنیەکان چ هێزەکانی ئاسایشی ناوخۆ چ لایانی تەندروستی چ لایەنە خزمەت گوزاریەکان لە سنووری هاتووی سێمانی دڵنیایان دەکەین کە ئەوانش پلانی خۆیانە هەبووە و کار دەکەن بۆ ئەوەی کە خۆشترین و ئارامترین کات ببەخشن بە هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویست. زۆر سوپاس بۆ بەڕێز عەقید بەختیار محەممەد بەڕێوەبەری ڕاگەیانی هاتووی سلێمانی وتبێژی هاتووی سلێمانی سوپاس بۆ بەڕێز سەمانجۆمان کردی بە هیوای سەلامەتی. بینەرانی خۆشەویست دووبارە جەژنی هەموو کوردستانێک جەژنی نەورۆزی هەموو کوردستانێک پیرۆز بێت بە هیوای ئەوەی کە قەیرانمان زۆرە سبەی قەیرانێکی تریش نێتە پێشەوە هیچ هەواڵێک هیچ خەبەرێکمان نێت کە باس لە ڕووداوی هاتوچۆ یان خوا نەکردە هەندێک نەورۆزەی بیست ڕوودانی خنکام کا لەو شوێنانی کە ڕووبار و ئاوی لێیە تکایە بە هیواین کە هەمومان ڕێنمایەکان جێبەجێ بکەین لایەنە پەیوەندیدارەکان و خزمەت گوزارەکانی حکوومەتی هەرێم لە خزمەت هاوڵاتیاندان ئێمەش بتوانین کە گەشت و سەیرانێک هەم بۆ خۆمان هەم بۆ ئەوانەی کە لەو شوێنە گەشتیاریە هاتوون بتوانین بێکەوە جێبەجێ بکەین و تا ئێوارە هەمولایەک سەلامەت بن. دووبارە نەورۆستان پیرۆز بێ بە هیوای ڕۆژانێکی پڕ خێر و سەلامەتی هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە.